دووبارە گروپە پڕچالاکیەکەی هاواری شاری کەرکووک خۆیان ئامادەکەن بۆ کار و چالاکی و بۆ شانۆیەکی نوێ. وەرنیشت و هەورامایینە یەکەم نەژاد نەجم دەرهێنەر دەڵێت ئەو کارە شانۆییە نوێیە پێک هاتووە لە شانۆیی بازنەی هیوا کە لە ئامادەکردن و دەرهێنانی خۆیەتی. وتیشی ڕۆژی شەممەی داهاتوو کۆمەڵێک چالاکی هوەری لە زانکۆی کیتاب لە پردێ ساز دەکرێت و ئەو شانۆگەریەیەکێک لە چالاکیەکانیە بێت. دەرهێنەر نەژاد نەجم وتیشی ئەو چالاکیە لە چوارچێوەی هەڵمەتی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژی ژنان دێت. الطاعة هي الحرية. لەگەڵ نوفیت دابەز بۆی بتوان لەگەڵ نوفیت تۆم دابەز کە دابەزینیان کە ئەو هاوارەکەی کرد هەمومان لە جوڵاکەوین ئەو کار. هذا الإنسان لم يولد عنيفا. دیار ئێمە لە تازەترین پرۆژەمان شانۆی بازنەی هیوا لە نووسینی نووسەرێکی دیاری کەرکووک کە تازە دەستی بەکار کردووە کە زۆر بە وردی ئەم کاری نووسیوە مەلاک ئەحمەد لە ئامادەکردن و دەرهێنانی خۆمە. تەمان گروپی شانۆی هاوار لەگەڵ تیپی شانۆی زانکۆی کتاب بە هاوبەشی ئەم کارە بۆ ڕۆژانی تونند و تیژی تونڕەوی دیارە لە کەرکووک لەو چوارچێوەیە ئێمە لە زانکۆی کتاب لە ناو زانکۆی کتاب پێشکەشەکەین. ئەم نمایشەمان هەم بۆ هۆڵە بێ هەم بۆ فەزای کراوە بێ، بەڵام ڕۆژی شەمە 13 مانگی ئێمە لە ناو زانکۆی کتاب لە شوێنێکی کراوە و پانتایەکی کراوە نمایشەکەین. بەو هیوای بتوانین وەکو نمایشەکانی ترمان بتوانین بەردەوامی پێ بدەن، چونکە گروپی شانۆی هاوار هەمیشە پرۆژەکانی شانۆکانی بێتە پرۆژە بۆ ساڵێک یاخۆ 2 ساڵ. تەبان ئەم کارەمان باس لە تونڕەوی و تونند و تیژی فکر و ئایدۆلۆژیا و ئەو بابەتاناکە بابەتێکی یاخود شانۆیەکی جوڵە ئامێز و ئاهەنگسازیە تا ڕادێک، بەڵام کۆمەڵ ئەکتەری زۆر بەتوانایتیایە لە شاری کەرکووک بۆ هیوان بتوانین سەرکەوتن لە ڕۆژی شەمە بەدەست بێنین. دیارە گروپ شانۆی هەوار هەمیشە بەردەوامە بێ. لێرەوە سپاس بۆ کورسات لە هەر کوێیەک بین لە هەر کونجێکی دنیا بین ئەو لەگەڵمانە.